بۆکسێنەرێکی بەسامە نازناوی پیاوی ئاسنی لێنراوە زیندان بۆی دەبێتە خێر و بە ئیسلام ئاشنا دەبێت شایەتومان بەو ئاینە دەێنێت کە زیاتر بە 1400 ساڵ پێش ئێستا محەممەد صلی الله عليه وسلم نێرراوی خوای گەورە بانگەشەی بۆ دەکرد. ئەمەی باسی دەکەین مایک تایسۆنە لە ساڵی 1966 لە ئەمریکا و لە خێزانێکی هێژار لەدایک بووە. لە تەمەنی گەنجیدا باوکی جێیان دێڵێت و هەر لەبەرەوەش نازناوی دایکی هەڵدەگرێت. لە کۆڵانێکدا گەورە دەبێت کە تاوانتیایدا زۆرە تاکو و ئاستی ناوەندی دەخوێنێت و دواتر واز دێنێت. لە تەمەنێکی زۆر گەنجیشدا دەبێتە بۆکسێنەرێکی پیشەگەر. تایسۆن لە تەمەنی 18 ساڵیدا وەک یاریزانێکی پیشەگەر 15 یاری ئەنجامدا و لە تەواوی یاریەکاندا سەرکەوتنی بەدەستهێنا. ئەمەش بۆ ئەو ناوازە بوو تایسۆن یەکەم 26 یاری پیشەگەرانەی بردەوە لە 26 یاریاندا بەلێدان یەکلایکەرەوە سەرکەوتنی بەدەستهێناوە. تایسۆن لە ساڵی 1986 نازناوی پاڵەوانێتی کێشی قورسی جیهانی بەدەستهێنا پاشەوەی با لێدان یەکلایکەرەوە بردنەوەی بەسەر تریڤۆر بێربێک تۆمار کرد. بەم بردنەوەیە ژمارەیەکی پێوانەی نووسیەوە و بووە بچووکترین بۆکسێنەر کە لە تەمەنی 20 ساڵیدا نازناوی کێشی قورسی جیهانی بەدەستبێنێت. لە ساڵی 1992 با تۆمەتی دەستدرێژی بۆ سەر خانمێکی ڕەشپێست سزای 6 ساڵ زیندان بەسەر مایک تایسۆندا سەپێنرا. باز لەوەش دەکرێت نایارەکانی بۆ تۆڵەسەندنەوە ئەم تۆمەتیان بۆ دروست کردووە. لە زیندان تایسۆن تێکەڵی چەند موسڵمانێکی ناو زیندانەکە دەبێت و لەو ڕێگەیەوە ئاشنای ئیسلام دەبێت و موسڵمانبوونی خۆی ڕادەگەێنێت و بەدەستەواژەی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله شایەتومان دەێنێت. دواتر ناوی خۆی دەگۆڕێت بۆ مەلیک عەبدولعەزیز. ناوی یەکەمی لە مایکی ناوە ڕاستەقینەکەی خۆیەوە وەرگرتووە، بەڵام میدیاکانی ئەمریکا وەک دژایەتیەک بۆ گۆڕینی ئاینەکە هەر بە ناوی مایک تایسۆن ناویان دێنا. ئەماش هەمان دژایەتی بوو کە لە ساڵانی 60ەکاندا بەرامبەر محەممەد عەلی کلای دایان کرد. مەلیک عەبدولعەزیز لەبارەی موسڵمانبوونیەوە دەڵێت زیندان لووتبەرزی منی نەهێشت، هەروەها دەرفەتیەوەی پێدام کە فێری ئیسلام بم. ئەمە ژیانێکی دیکەی بە تامێکی جیاواز بۆ ئاشکرا کردم. ئیسلام توانایەکی نائاسایی بۆ ئارامگرتن سەبر پێدام. فێری کردم تەنانەت لە بەرامبەر کارەساتەکانیشدا سوپاسی خودا بکەم. پاش هاتنە دەرەوەی لە زیندان مایک تایسۆن با یاوەری محەممەد عەلی کلای و کەریم عەبدولجەبار چوونە مزگەوت و لەوێ نوێژی سوپاسگوزاری بۆ خوای تاک و تەنیا ئەنجام دەدەن لە بەرامبەر بەخشینی نیعمەتی ئیسلام. مایک تایسۆن لە ساڵی 2005 پاشەوەی بەرامبەر کیڤن ماکبرایک شکستیێنا واسێنانی لاری بۆکسێن ڕاگەیاند. دەستکەوتەکانی مایک تایسۆن لە ژیانی خۆیدا دووجار پاڵەوانی کێشی قورسی WBC، دووجار پاڵەوانی کێشی قورسی WBA، دووجار پاڵەوانی کێشی قورسی LBF. بە کۆی گشتی 58 یاری پیشەگەری ئەنجام داوە و 50 برنەوە و 6 دۆڕان و 2 یاریش بەبێ یەکلایکردنەوەی ئەنجامەکە کۆتایی هاتووە.